لە زۆرێک لە شار و شارژەکانی دیکەی هەرێمی کوردستان حکوومەت دەستی ئاوەدانی و خزمەتگوزاری بە بەشێک لە گەڕەک و کۆڵانەکانیش نەگەیاندووە کەچی خزمەتێکی بەچاوی بە دەواازەی شارەکان کردووە لەبەر ئەوەی لای میوانان و کەسانی بیانی خۆیان ڕووسولتر پیشان بدەن. بەڵام قەرەداغ تەنانەت ئەو خزمەتگوزاریشی پێڕەوا نەبینراوە و دەواازەکەی پێشگەڕەکانی بەدەست چەندین گرفتی بنەڕەتیەوە دەناڵێنێت. ڕێگای دەواازەی شار تەنها یەک چینی قرتاوکراوە و بەشی کۆتایی بەهۆی نەبوونی بودجە و بیانی و قەیرانی دارایی جێهێڕاوە و بەو هۆیەوە سەری مەنهۆڵەکان لە شەقامەکە بەرزترن و بە ناچاری بەڕێوەبەرێتی هاتووی قەرەداغ هێمای بۆ داناوە تا ئەوەی شۆفێران تووشی ڕووداوی هاتوچۆ نەبن. دەواازەی شاری تەبەقەیەکی نەکراوە ئەوە منهۆڵەکان بە دەرەوێ دووبارە بێ قیرتی لێکرێتەوە نەکراوە. دیەکانی زۆر ئەکسەرەتی خۆیشی خراپ بوو جادەکانی کەس هاوکاریمان لێ نادادۆ وەکو بڵێن منتیقێکی قەراق چۆڵە و ئاوەدانی تیان نییە دەواازەی بەسەرەوە نییە وەکو دەواازەیەکی سنووری دەوڵەتان. بەڵام بە حکومیەوە جێی سەیران گاوشتیشی هەیە بەڵام ئاوڕیش دی لێ نەدراوەتەوە. جادەکەی ئێمە بە تایبەتی خۆڵە و چاڵ و چۆڵی زۆرە و بەشێک لە گوندەکانی سەرکۆ و چاڵگە و کوڵەجۆ و ولیان و قارەمان بەدەست ڕێگای خراپی گوندەکانیانەوە دەناڵێن و دەڵێن لە سەردەمی شاخ لانکەی پێشمەرگە و شۆڕش بووین کەچی ئێستا فەرامۆش کراوی. ئێمە کودیەکەی خۆمان جادەکەمان باش نییە. ئێمەوەی کە زیاتر لێرە نەقز بێت نەک بڵێم تەنها ئێمە 5-6 دەیەکی ماوین لە سنووری قەزای قەرەداغ هەتا ئێستا جادەی قیرمان نییە. جەنابیشتانەوە بە ڕێگەبانەکە هاتووە ڕێگەبانەکەمان جاران تێکە لە ڕێژ بوو هەندێک باش بوو بەڵام سەو باشێش نەماوە. جادێکی زبرە جادێکی ناڕەحەتە لێرە داواکەین ئەگەر بکرێت ئاوەڕێ لەم گوندە و گوندەکانی کەش بنەوە. قایمقامی شارەکەش لە ڕێگەی پەیامەوە دوایین هەوڵەکانی خۆی بۆ دانیشتوانی سنوورەکە دەخاتە ڕوو. بەندەش لەگەڵ وەزیری داراییشە لەم مانگەدا دانیشتم هەبوو لەگەڵێ بەوەی کە بەڵێنی پێداوین ئەگەر دەرخستەکانمان بۆ بنێرن لە ڕێگەی وەزارەتی ئاوەدانکردنەوە ئێمە ئیشڵا بتوانین هەر دەرخستەیەک لە خوارد 500 ملیۆنەوە بێ بودجەکەی ئێمە بتوانین ئیش لەسەرکەین. ئێمە خۆشبەختانە ئەمڕۆ لەگەڵ بەڕێوەیەکی ڕێگەبانە هەموو دەرخستە شتەکانم خستوێتە بەردەستیەوە ئەوانش ئاراستەی سەر و خۆیان کردووە ومێ دەکەن ئینشەڵا ئەو دیاتانش ئەو ئاسەنگەی نەمێنێتەوەوانە قیر بکرێت. کەمی خزمەتگوزاریەکان لە کاتێکدایە کاندید و بەرپرسە باڵا حزبی و حکوومیەکان لە کاتی بۆنە و هەڵبژاردنەکاندا بەڵێنی بەریقەداریان بە دانیشتوانی قەرەداغ داوە. بەڵام لەگەڵ گەڕانەوەیان بەڵێنەکانیان لە سنووری شارۆچکەکە جێهێشتووە و بیریان چۆتەوە. وشار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام قەرەداغ.